بۆی ئەو سیستەمێک ئێستا لە جیهانیشدا هەیە هەموو هەدەفی ئەوەیە کە خێزان لێک بتراسێ هیچ ئاسانکاریەک ناکات بۆی کە خێزان تۆکمە بێتن و ڕەحم و بەزەی بکەوێتە نێوانیاندا جارە چەند ژنومێرێک کێشیان بۆ دروست بوو چوومە نێوانیان لەو دەمەی پۆلیسی شات من زۆر مەبەستم بوو کە ئەم ژنومێردە سار بکەمەوە وەڵڵی شورتە زۆر مەبەستی بوو کە لێک بترازن ئەیگوتە پیاوەکە ئەبێ بڕۆیت ئەوەندە کیلۆمەتر ناوی لەو ماڵە نێزیک بیەوە یەکەم ڕۆژی کێشەکەشیان بوو ئەم گوت نە وای لێمەکە ئەم گوت ئەمن ئەچمە نێوانێندا من ژنەکەش ناسم پیاوەکە ناسم دوو قسەی خێرەکەم و لە نێوانێندا دوو شۆرتۆ من لە ململانەیدا بوون ئەو سوور بوو لەسەر ئەوەی کە لێک جیا ببنەوە من سوور بووم لەسەر ئەوەی کە ئیلا ئەبێ بێنەوە لا یەکترە هەتا ئەوەی لێ هات ناچارە پۆلیسی خۆ ناتوانین ململانەیە لەگەڵا بکەی ئیتر ناچار لێک جیابوونەوە تا مەرحەلەکەی گەیشتەوەی کە لێک جیابوونەوە ئێستا دوو منداڵی سەرگەردان داما واللهی منداڵی کوڕە کچێکیە بوو کوڕەکەی ئەوەندە منداڵێکی ئەکتیڤ بوو چالاک بوو کە تووشی ئەم حاڵەتە بوو لە دایک و باوچیە واللهی وەکو بڵێت جەڵتەیەکی لێدا تووشی شۆک بوو ئەو منداڵە کەوت سبحان الله 180 پلە گۆڕە ئەو منداڵە نە یاریەکرد لەگەڵ منداڵەکانە نە ئەچووە دەرەوە بەس پلەیستەیشن و تەواو لە قوتابخانە دواکەوت سەرگەردان بوو غەمبار بوو هەچاوەکانش زەعیف بوو ئەی بینی شێوەیەکی نەخۆشی لێ ئەەکەیت کە ئەو منداڵە نۆرماڵ نییە وەکو خۆی نەماوەتەوە باوکە ئێستا لە شەرقا بەخۆشیان لە غەربن یعنی یەکسەر منداڵەکان سەرگەردان بوون بەڕاستی بۆ ئێستاش ئەو منداڵا بینم یعنی جەرگم بۆی ئەسوتێ بەڕاستی یعنی چونکە ئەمزانی کە لە بدایەتە چۆن بوو کە لەگەڵ دایک و باوچیدا بوو و لە دوای دایک و باوچ ئەی بینم کە ئێستا ڕۆژان لە بەرچاومە کەچی لێ قەومەوە هەمووی لە بەرچی لە بەرەوەی شەیطان هەدەفیەوە کە ئەم ژنومێردە لێک جیا ببنەوە بۆی ئەگەر ئێمە ئاگاداری خۆمان نەبین بێگومان کۆمەڵگا بەرەو فەسادی ئەبین خێزانەکانمان سەرگەردانەکەین منداڵەکانمان دوا ڕۆژێکی تاریکیانە بێت و دڵی شەیطان خۆشەکەین وەخوای گەورەز خۆمان ئەڕەنجێنین کە لێمان ڕازی نابێت ئەگەر بێت و ئێمە ئەو ئامۆژگاریانەی ئاسمان وەرنەگرین لەگەڵ ئامۆژگارەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلامە